چینەتەوەرێکی تر کە تایبەتە بە قسەکردن لەسەر زمانی کوردی دیارە ئەمڕۆ کوڕۆژی زمانی دایک لە جیهاندا دیاری کراوە ساڵانە ڕێکخرا و لایانی پەیوەندیدار بە زمان و گەشەپێدانی ئەدەبیات و زمان و بوارە جیاوازەکانی کلتور لە جیهاندا یادی ئەم ڕۆژە دەکەنەوە. ئەمڕۆ ئێمە گفتوگۆ دەکەین لەسەرەوەی کە زمانی کوردی بە سەرجەم شێوەزار و شێوەزارەکانیەوە تا چەند بەرەوە دەچێت کە زمانێکی ستانداردی کوردیمان هەبێت وە چین و کێش و گرفتانی کە ئاستەنگن لە بەردەم دروستبوونی یاخود گەشەکردنی زمانی کوردی بۆ ئەوی بێتە زمانێکی ستاندارد لەگەڵ دکتۆر سەنگەر حاجی کە دکتۆرای هەڵگیری بڕۆنامی دکتۆرایە لە زمانی کوردیدا لە هەولێرەوە میوانی بەرنامەکەمانە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. دکتۆر سەنگەر سڵاو لێبێ بەیانیت باش، سوپاس بۆ ئامادەبوون و بەژاری لە بەرنامەکە. سەرەتا لە ئێستادا ماوەیەکی زۆرە شارەزانی زمان و زمان ناسانی کورد باس لەوە دەکەن کە زمانی کوردی بەتایبەت شێوەزارێک لە شێوەزارەکانی زمانی کوردی بەرەوە دەچێت بێ بە زمانی ستانداردی کوردی. ستەرنجی تۆ لەسەر ئەمە چییە؟ بەیانی ئێوە و بەیانی بینەرانی NRT باشتر بێگومان ئەمڕۆ ڕۆژی زمانی دایکە، ڕۆژی زمانی دایکتان پیرۆز و ڕۆژی زمانی دایک لە هەموو چاوەکان پیرۆز. زۆر سوپاس. زمانی ستاندارد بێگومان شەنگستە و مقەویماتی گرنگی پێویستە و زۆری پێویستە. زمانی کوردی بە درێژایی مێژوو بە حکمی هەم بە حکمی شوێنە جوگرافیەکەی هەم بە حکمی هەڵکەوتە سیاسیەکەی ینی ئەوانە کاریگەری گەورەیان لەسەر زمانی کوردی کردووە و وایان کردووە زمانێکی ستاندارد دروست نەبێت لە ناو کورد. بۆ نمونە تۆ لە کوردستان چیا هەیە، شاخ هەیە، دۆڵ هەیە، ڕووبار هەیە، زێ هەیە. ئەو بربەستە جوگرافیانە هەموو وایان کردووە خەڵک کەم تێکەڵ بێ، خەڵک کەم تێکەڵە بێ وای لێ دێ پەیوەندی دروست نابێ، ئیدی وردە وردە زمانەکان لە یەک دوورەکەونەوە. هەروەها بە شێوەی لەلایەنە سیاسیەکەش بە هەمان شێوەیە. بۆ نمونە کوردستان ئێستادا بەشی سەر 5 پارچە کراوە، ئەوە بەشێک کە بەر عێراق و سووریا کەوتووە یان لەلایەن ئەوانەوە داگیر کراوە. کاریگەری ڕۆشنبیری عەرەبی و کاریگەری زمانی عەرەبی زۆر لەسەرە. بە هەمان شێوە بەشێک کە بەر ئێران کەوتووە کاریگەری زمانی فارسی زۆر بەسەرەوەیە. ئەو بەشەشی کە بەر تورکیا کەوتووە بە هەمان شێوە ئەوەی کە بەر رووسیاش کەوتووە کە ناوی کوردستانی سوورە بە هەمان شێوە. ئەمانە هەموو بوونەتە فاکتەر، بوونەتە هۆکار بەوەی کە زمانی ستاندارد دروست نەبێت تا ئێستا. بەڕاستی دکتۆر زیاتر پرسیارەکەم لەسەر شێوەزاری ئەو شێوەزاری کە بە سۆرانی ناو دەبێت کە لەگەڵ هەندێک زمانناس پێیان وایە بە هەڵە پێدەوترێت شێوەزاری سۆرانی. دیارە لە دوای ڕاپەڕینەوە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان وەکو زمانی فەرمی خۆی لە نووسرا و بڵاوکراوە فەرمیەکاندا بە زمانە بەکاردێنێت بۆ بە زمانی بەشێکی زۆری هەرێمی کوردستان کە زمانی خوێندن و پەروەردەیە. ئەم زمانە ئێستا ئەم شێوەزارە دەکرێت بە زمانی ستاندارد ناوی بەرین یاخود نزیک بۆتە لەوەی کە لە ئایندەیەکی نزیکدا وەکو بێت بە زمانی کوردی ستاندارد؟ تا ئێستا ناکرێن ناوی بنین زمانی ستاندارد، بەڵام ئەو شێوەزارە جەنابەت ڕاستە فەرمووی شێوەزاری سۆرانی شێوەزارێکە لە ناو زاری کرمانجی ناوەڕاست. بەڵام بە حکمی ئەوەی زۆر زاڵە و ئەدەبیاتی زۆر پێنووسراوە ئیدی بووەتە زاڵ بوو بەسەر هەموو شێوەزارەکانی دیکەی ناو ئەو زارە کرمانجیە و ئیدی زاڵ بووە. بەڵێ ناتوانین وەکوتم ناتوانین ناوی بنین ستاندارد چونکە ستاندارد پێویستی بە قەرارێکی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەیە. بەڕاستیش تا ئێستا حکوومەتی هەرێمە و قەرارەی نەداوە، چونکە ئێمە تا ئێستاش لە دهۆک کاتێک نووسراوێکە نووسرێ بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە شێوەزاری بادینی ئەنووسرێ نەک بە سۆرانی. بە هەمان شێوە خوێندن لەوێ پۆلەکانی سەرەتایی هەمویان بە بادینین. بەڵام ئەگەر پرسیارە ئەو بێ ئایا شێوەزاری سۆرانی ئەو شەنگستانەی تێدایە ئەو مقەوماتانەی تێدایە کە بکرێتە زمانی ستاندارد، من بە بێگومانیەوە ئاڵێم بەڵێ، چونکە نزیکەی 150 ساڵێکە ئێمە ئەدەبیات بەو زمانە نووسرێ.
خۆشبەختانە ئێستا وای لێ هاتووە تەنانەت کتێبی فەلسەفی پێ تەرجەمە ئەکرێ، کتێبی فەلسەفی پێ ئەنووسرێ. دیارە فەلسەفەش وەکو یەکێک لە دایکی زانستەکان و یەکێک لە قورسترین زانستەکانی دنیا کە ئەدەبیاتێک بتوانێت فەلسەفەی پێ بنووسرێ و ئەدەبیاتێک زمانێک بتوانێت تەکنەلۆژیای پێ تەرجەمە بکرێ بە دڵنیاییەوە شایانی ئەوێ بکرێتە زمانیستان. باشە دکتۆر، بوونی شێوەزاری زۆر لە ناو زمانی کوردیدا بۆ نمونە هەورامی، کرمانجی ژوور و کرمانجی ناوەڕاست، کرمانجی خوارو، هەنی کۆمەڵە شێوەزاری دیکە هەتا زازاکی کە لە باکووری کوردستانەیە. ئەمە خاڵی لاوازی زمانی کوردی یاخود دەکرێت بڵێن خاڵی بەهێز و دەوڵەمەندی زمانەکەیە؟ بەڵێ، طبعا لە هەموو دنیا زۆربوونی شێوەزار خاڵی بەهێزە و پێویستە ئێمە وەکو کورد بە هەمان شێوە سوود لەو وشە جیاجیایانەی ناو ئەو شێوەزارانە وەربگرین. بەڵام بەداخەوە ئەوەش بەسەر زمانی کوردی بە خراپە کەوتۆتەوە. بۆ نمونە کابرایە کە خەڵکی هەولێرە بە هەولێریە نووسێ، خەڵکی سلێمانی بە سلێمانیە نووسێ و زازایەکیش بە زازاییە نووسێ. نا ئێمە نەهات خۆی زمانە بێ یەک ستراکچەر یەک بنیاتی هەبێ، مەسەلەن لایەنە ڕێزمانیەکەی یەکشت بێ، اینجا ئەو شانەی کە بەکاری دەینی هەرچی هەن کێشە نیە، گرنگەوێ لایەنە ڕێزمانیەکەی هەمان شت بێ. لە ناو کورد ئەوە نەکراوە، حتا بۆ نمونە کەسێک کە بادینیە بە شێوەزاری بە بادینی ئەینووسێ، ئەوە نابێ. ئێمە دەبێ بین ئەو ڕەوتە پێچەوانە بکەینەوە، بین مەسەلەن ئێستا تقریبەن سۆرانیەکە شێوەزاری سۆرانی بۆتە نیمچە ستانداردێک، بین ئەو بکەینە ستاندارد و وردە وشەی هەورامی، وشەی زازایی، وشەی بادینی، وشەی بۆتانی بخەینە ناو ئەو بنیاتە ئەو ستراکچەرەوەی بتوانین ئەو نیمچە ستانداردەی کە هەمانە بیکەینە ستانداردێکی تەواو و هەمومان لەسەر ڕێکەوین و هەمومان بەوە بنووسی. بەڵێ دکتۆر، لەسەر پاراستنی زمان ینی زۆر ناوەند و ڕێکخراوی تایبەت و پەیوەندیدار هەیە لە وڵاتان کە کاریان وەکو فلتەرێک وایە بۆ میدیاکان، بۆ دام و دەستگا فەرمیەکان کە لە نووسرا و بەڵگە نامەڕەسمیەکانیاندا بۆ پاراستنی زمانەکانی خۆیان. ینی ئەمە هەیە لە هەرێمی کوردستانە، بۆ پێی هەرێمی کوردستان جیاواز لە پارچەکانی دیکەی کوردستان خاوەنی قوارێکی سەر بەخۆیە تا ڕادێک. ئەمە هەیە لە کوردستاندا مەزراوێکی پەیوەندیدارمان هەیە بە پاراستنی زمانی کوردیەوە؟ لە هەولێر ڕێکخراوێک هەیە بە ناوی ڕێکخراوی زمانناسی کوردی، بەڵام ئەو دامەی کە ئەیکرێ و پاڵپشتێک کە لە یەکرێ زۆر سنووردارە، تەنانەت ئەوان پێشتر گۆڤارێکیان دەرەکرد، ئێستا لەبەر قەیرانی دارایی و ئەو بابەتانە ئەوەش نەماوە. یعنی ئەگەر سەروتر بڕۆین، ئێمە تەنانەت تا ئێستا پەرلەمانی کوردستان هەموو ئەو یاسایانەی کە لێی دەرەچن بە زمانی عەرەبی یەکەم جارەی نووسن، اینجا تەرجەمەی زمانی کوردی یەکەن. ئەمە مانای چییە؟ مانای وایە تا ئێستا پەرلەمان تارانمان کە بەرزترین دەسەڵاتی ئەو هەرێمان ئەو قەناعەتیان لا دروست نەبووە کە پێویستە هەموو ئەو شتانەیە نووسرێ بە زمانی کوردی بنووسرێ، دوزار بێ و تەرجەمەی زمانەکانی دیکەی بکەیت. بۆیە تۆ کە پەرلەمانێکت قەناعەتی بەوە نەبێ بێ بە زمانەکەی خۆی یاسادا بڕێژێ، بۆ نمونە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی بلەو باوەڕە نیم کاریگەریەکی ئەو تۆی هەبێ لەسەر بابەت. تا ئێستا یاسایەکمان نییە بۆ پاراستنی زمانی کوردی لە هەرێمی کوردستان؟ نەخێر، تا ئێستا هیچ یاسایەکمان نییە بۆ پاراستنی زمانی کوردی. تەنانەت منم دەمەوێت ئاماژەوە بکەم کە بۆ ئێمەی کورد زمانی کوردی بە پێچەوانەی زۆربەی زۆری میلەتانی دنیا یەکێکە لە گرنگترین شەنگستەکانی دروستبوونی دەوڵەتی نەتەوەیی، چونکە ئێمە هیچمان نییە. بۆ منە وڵاتێکی وەکو ئێران بۆ سنوورێکی هەیە لە مەحافلی دەولی بڕیاری لەسەر دراوە کە ئەمە وڵاتە و سنووری بۆ کێشراوە. زمانی فارسی ئەگەر سەتانەوەتیشی ببێتە عەرەبی کە ئێستا نزیکەی 150 تا 160 عەرەبیە، کاریگەریەکی وای لەسەر وڵاتەکە نابێ. بەڵام ئێمە نە وڵاتمان هەیە و نە سنوورێکمان هەیە، تاکە شتێک کە هەمان بێ و لە مەحافلە نێودەوڵەتیەکان پێی بناسرێنەوە زمانەکەیە. بۆیە زۆر گرنگە ئەرچی ینی لەلای ئێمە پاراستنی زمان یعنی پاراستنی یەکێک لە بنەمایەکانی ئاسایشی نەتەوەیی، و ئێمە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ داعشەکەین و بە دژە ئاسایشی نەتەوەی خۆمانی ئەزانین، بە هەمان شێوە وا مامەڵە لەگەڵەوانە بکەین کە دەیانەوێت زمانی کوردی بشێوێنن کە
دژی ئێمە پێتان وایە ئێستا زمانی پێویستە کوردی بەرەنگاریان ببینەوە لە ژێر هەڕەشەدا ئێستا بەڵێ بە دڵنیاییەوە زمانی کوردی ئێستا لە هەڕەشەدا بەداخەوە بەشێکی ئەو هەڕەشەیەش خۆمان باشە میکانیزمی پاراستنی چۆن خۆمان ئەنجامێدەین بۆ نمونە ڕۆژانە ئەگەر فتم بدەیت بەڵێ بەردەوام بە بەڵێ بۆ نمونە لە ڕاگەیاندنەکان مەسەلەن ئێستا ئێمە ڕۆژانای بینین لە ڕاگەیاندنەکان بێژەرێکی ڕاگەیاندن یان پەیامنێرێک یان محەڕێرێک بە دڵی خۆی چۆنی بووێ وا ئەنووسێ هیچ پابەندیەکی نییە بە سیستەمی زمانی کوردی هەر مەسەلەن دەستگای ڕاگەیاندنی وامان هەیە هەر بەوەی خۆی لە دەستگای ڕاگەیاندنەکانی دیکە جیاواز بکات و خۆی دێوشە داڕێژێ لە کاتێک بوو داڕشتنی وشە ئیشی دەستگایەکی ڕاگەیاندن نییە ئیشی ئەکادیمیای کوردستانە و پێویستە ئێمە هەموو پابەندی ئەو وشانە بین کە لە ئەکادیمیای کوردستان داڕێژێ دەستگایەکی ڕاگەیاندن خۆی بێ پەیامنێرێک خۆی بێ بەتاکید ئەوە شێواندنە چونکە تۆ دوجار ئەوە خەڵک پەیڕەوی ناکەن و ئەگەر پەیڕەویشی بکەن شتێک لە ناو زمانی ئینگلیزی پێگوترێت کۆمۆن مستەیک ئەبێتە هەڵەیەکی باو لە ناو خەڵکە ڕوا بەڵام هەڵەیە تۆ لە باتیەوەی بێ زمانەکەت پاراوترکەی دەی هەڵەی بخێناو بێگومان هەڵەیەکی گەوراکەی بە هەمان شێوە مەسەلەن لە سەنتەرە بازرگانیەکان مەسەلەن بۆ نمونە وەزارەتی بازرگانی شێواندنێکی زۆر گەورەی لێ ڕووەدا لەبەرچی لەبەرەوەی کابرایەک سوپەرمارکێتێکی گەورەی هەیە یان باڵەخانەیەکی گەورەی هەیە دێ بە ئینگلیزی لەسەریە نووسێ بەبێ ئەوەی نە حسابەوەی بکە بە کوردی لەسەری بنووسێن نەناوێکی کوردی بۆ دابنێ دیسانەوە بێتەوە شێواندنی زمان و ڕێز نەگرتن لەو دیاردەیە کە ئێمە هەمانەکە ناوی زمانە باشە ینی زیاتر باس لۆکە کە زمانەکە لە ژێر هەڕەشایە و یاسایەکیشمان نییە بۆ پاراستنی ینی دەکرێت ئەوەی کە ینی کارلێکی بارگاویە بە زمانەکانی بۆ زمانی ئینگلیزی کە ئێستا زمانی تەکنۆلۆژیایە ئەمە زیاتر وای کردووە هاتناوەی ژمارەی زۆری وشە ڕۆژانە لە میدیاکاندا لە زمانی هاوڵاتیاندا لەسەر شەقام و شوێنەگەشتەکان هەتا لە ڕکلام بازرگانەکاندا ینی هاتناوەی وشەی ئینگلیزی بە تایبەتی کە زمانی ئێستا تەکنۆلۆژیایە زیاتر ڕەشەکەی دروست کردووە زمانی کوردی بەڵێ بێگومان مەسەلەن ئەو کاریگەریە ئەو هەڕەشەیە بە درێژایی نزیکەی لە هاتنی ئیسلامەوە بۆ کوردستان و هەڕەشەیە هەبووە چونکە ئێمە نزیکەی 200 ساڵێک نووسەرانی کورد وازیان لە نووسین بە زمانی کوردی هێناوە چون بە زمانی عەرەبیان نووسێت چونکە پێیان وابووە زمانی عەرەبی زمانێکی مقدسە زمانێکی پیرۆز زمانی قورئانە قورئانیش پیرۆزە کەواتە زمانی عەرەبیش پیرۆزە تا وامان کردووە دەستبەرداری ئەوە بین کە زمانی عەرەبی زمانی ڕاستە قورئان پیرۆزە بەڵام مەرجە زمانی عەرەبی پیرۆز بێ نزیکەی 250 ساڵێکمان ویستووە بە هەمان شێوە ئێستا ئێمە لەژێر ئەو کاریگەریەین کە حتا ڕۆشنبیرەکانیشمان ئەگەر قسە بە زمانی ئینگلیزی بکە یان وشەی ئینگلیزی بینێ ناو زمانەکەت وازانن زۆر ینی ئینسانێکی زۆر ڕۆشنبیر و زۆر پێشکەوتووی بە هەمان شێوە لە ڕووە تەکنۆلۆجیەکەش خۆ ئێستا کۆمەڵێک شت هەیە داهێنانی ئێمە نییە و داهێنانی عەرەب و فارس و تورکیش نییە بۆ نمونە تەلەڤیزیۆن وشەیەکی بۆ نمونە وشەیەکی لاتینی و گواستراوەتەوە ناو زمانی ئینگلیزی بەڵام ئێمە هێنامانە کردیت وەکو خۆیان بەکاری نایێنین بڵین تەلەڤیژن ئەڵین تەلەڤیزیۆن باشە زەرورە هەموو ئەو وشانێک کە دەیانهێنین لە زمانەکانی دیکەەوە بیکوردێنین مەرج نییە بین وشەکە بە تەواوی واز لێ بینین و بەکاری نێنین بەڵام پێویستە بیکوردێنین یان سیستەمەکەی وا لێ بکەین ئێمە لە زمانی کوردی سیستەمی وشە داڕێژیمان هەیە وای دابڕێژینەوە کە لەگەڵ زمانەکەمان بگونجێ نەک دەقا و دەق وەکو خۆی بیگوازینەوە چونکە بێگومان ئەو کاریگەریە هەرەمێنێ لەبەرەوەی ئەوان لە پێشکەوتوترن تەکنۆلۆژیا بە زمانی ئێوانە جەنابەت ڕاستەکەی کاریگەریان لەسەر ئێمە بە دڵنیاییەوە زۆرە بەڵام ئەکرێ ئەو کاریگەریانە ئەو هێرشانەی زمانی ئەوان کەم بکەینەوە بەوەی کە بیهێنین بیکوردێنین ئینجا بەکاریبێنین نەک ڕاستەوخۆ وەکو خۆی بەکاری بەڵێ دکتۆر ئەگەر عەرەبەکان قورئانیان هەبێ و ئینگلیزەکانیش ینی تەکنۆلۆژیان هەبێت ئێمە وەکو کورد چیمان هەیە کە بتوانین ینی لە ڕێگەیەوە زمانەکەمان گەشە پێ بدەین هەم بمێنێتەوە هەم پەرەشی پێ بدەین
بەڵێ وەک فەرمووت فعلا عەرەبەکان استیفادەیان لەوەی کورد بۆ نمونە ئێستا کەسێکی مەغریبی بێن ئەو کەسێکی خەلیجی ئەگەر بە عەرەبیە زولفەکەی خۆیان قسە بکەن کەسیان لە یەک تێناگەن بەڵام لەبەرەوەی قورئانیان هەیە قورئان وای کردووە ئەوەی کە جەزایری و مەغریبیە بەو شێوەیە بنووسێ کە قورئان پێی نووسراوە بە هەمان شێوە بەغداییەک و خەلیجیەکیش بە هەمان شێوەیە ئیتاڵیەکان بۆ نمونە کتێبی پیرۆزیشیان نییە بەڵام کۆمیدیای یەزدانی دانتەیان کردوتە بناغە و ئەگەڕێنەوە سەری ئێران فارسەکان زمانی خەڵکی تاران کە زمانی پایتەختە کردوویەتیانە بناغا بۆ ئەوەی زمانەکەی خۆیان زمانی نووسینی لێ هەڵدێنجن و وەکو خەڵکی ئێران وەکو تارانیە نووسێ بەڵام ئەسفاهانیەک وەکو تارانیە قسە ناکە بە هەمان شێوە ئێمەی کورد دوو ڕێچکەمان هەیە و دەبی لەو دووانە یەکیان هەڵبژێرین یان ئەو تێ بگەڕێنەوە سەر ئەوەی کە خانی و جززیری پێیان نووسیوە و ئێمە هەمومان بەڕیار بدەین وەکو خانی و جززیری بنووسین یانیش ئەبێ قەرار بدەین وەکو ئەوەی نالی و سالم و کوردی پێیان نووسیوە بگەڕێنەوە سەر ئەوانە اینجا نەبێتە شارچیەتی و یان من لەبەرەوەی خۆم سۆرانیم بەڵام ئێمە مثلا ئەوەی نالی و سالم و کوردی و پاشەوانیش کۆمەڵێک شاعیر و نووسەر هاتوون شتیان پێ نووسیوە بەرهەمەکانی ئێمە زۆر ئەوەی بە شێوەزاری سۆرانی نووسراوە زۆر زیاترە لەوەی کە بە بادینی نووسراوە چونکە بە درێژایی مێژوو قەتع هەیە بەدابڕان هەیە لەو ئەدەبیاتی کە ناوی ئەدەبیات نووسراوی کرمانجی سۆریوە دابڕان هەیە بەڵام ئەمە خۆشبەختانە نزیکەی 150-200 ساڵێکە ئەو دابڕانەمان نییە و توانیمانە یعنی وەک گوتم توانیمانە بین کتێبی فەلسەفی بە نووسەرانی ئێمە کتێبی فەلسەفی تەرجەمە بکەن و کتێبی فەلسەفی بە شێوەزاری سۆرانی بنووسن. بەڵێ سوپاس دکتۆر سەنگەر حاجی هەڵگری بڕۆنامەی دکتۆرا لە زمانی کوردی سوپاس کە لە هەولێر لەگەڵمان بووی.